بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەسعود بارزانی. بەرگی یەکەم 1930 بۆ 1958. یەکەم ڕاپەڕینی بارزان 1930 بۆ 1932. کتێبی سێیەم 1945 بۆ 1958. شۆڕشی بارزان 1945 بۆ 1958. بەشی پێنجەم. نێزیکبوونەوەی کۆتایی. کاتێ لە مانگی ئابی 1940دا سوپای سۆڤێت و ئینگلیز هاتنە ناو ئێران و داگیریان کرد، وەزارەتی دەرەوەی بەریتانیا بڕیارنامەیەکی نووسی کە سۆڤێتیش پەسەندی کرد. لەو بڕیارنامەیەدا نووسراوە هاتنی سوپای هاوپەیمانان بۆ خاکی ئێران بە نیازی داگیرکردنی نییە. ڕێگەی بەڕێوەبردننی ناوخۆیی و شێوە ئابووریان ناگۆڕێ. یاساگەلی ئێران تێک نادات و تاگەرە ناهێنێتە ڕێی هاتوچۆی دانیشتوان. بەڵام یەکێتی سۆڤێت پشگیری پێکهاتنی کۆماری ئازەربایجانی کرد و یارمەتی کۆماری کوردستانیدا. وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و ئینگلیز ئەم پێشگیری و یارمەتیان لەلایەن سۆڤێتەوە بە دەستەی وەرداندانا و تینیان بۆ سۆڤێتیەکان برد لە ئێران بکشێنەوە. ئێرانیش لە کۆمەڵینەتەوە یەکگرتووەکاندا بەندەکانی ئەم بڕیارنامەی کردە بەڵگەی هاوار و گازەندە. لەلایەکی تریشەوە قەوام و سەڵتەنە باڵێنی بە سۆڤێتیەکاندا مافی دەرێنانی نەوت لە باکووری ئێران بەوان بدا و دەستەبەریش بۆ کێشەی کورد و ئازەربایجان بە شێوەیەکی ئاشتی خوازانە چارەسەر بکە. لێرەدا نامەوێت درێژەی ئەم شتانە دووبارە بکەمەوە، چونکە کتێبی زۆریان لەسەردانراوە و باژێکاڵە کراوەتەوە. بەڵام پێویستە ئەوە بڵێم کە یەکێتی سۆڤێت خۆی بربەڵێن کردبوو کەوا هێزەکانی لە ئێران بکشێتەوە. گرۆمیکۆ لە راپۆرتی 26 سی 1946دا دووپاتی کردەوە کە یەکێتی سۆڤێت لە ماوەی 6 هەفتەدا هەموو هێزەکانی خۆی لە ئێران دەکێشێتەوە. ئەما ڕوونی کردەوە کە هێزی سۆڤێتی لە ئێراندا نامێنێ. واتە حکوومەتی تاران هیچ بەرهەڵستێکی لە ڕێدا نابێ تا لەشکری خۆی بەر و ئازەربایجان و کوردستان باشوە. نازانم لەو کاتەدا کاربەدەستانی کوردستان و ئازەربایجان چۆنیان بیر لە بەسەرهاتی گەلەکانیان دەکردەوە دوای کشانەوەی سۆڤێت. ئاخۆ دەیانتوانی بڕوا بە گفتەکانی قەوام بکەن کە پێشتر سەلماندوێتی لە سیاسەتدا چەند فێڵبازە. ڕاستی دەوێ کێشەی کورد کرایە قوربانی بەرژەوەندی سیاسی دەوڵەتان. قەوام و سەڵتەنە چوو بۆ مۆسکۆ و مابەستی خۆی خستە بەردەمی ستالین کە برێتی بوو لە ڕێگەدانی سۆڤێت بۆ گەڕان و دۆزینەوەی نەوت و بەکارهێنانی گاز و نەوتی باکوور لە بەرامبەر کشانەوەی سوپای سۆڤێت لە ئێراندا. پاش کشانەوەی سۆڤێت قەوام بە پێی دەستوری ئێران پەیمانە مۆرکراوەکەی خۆی لە مۆسکۆ دا بە پەرلەمانی ئێران. قەوام کە خۆی لە پەرلەماندا زۆربەی دەنگەکانی هەبوو. لە ژێرەوە ڕای سپاردن باگەش ئەو پەیمانەدا بچنەوە و قەیناکە جنەوی ناپاکی و دەستور ژێر پێخستنیشی پێ بدەن. لەبەر ئەوەی دەستوری ئێران ڕێگە نادا هیچ جۆرە پەیمانێک لەگەڵ دەوڵەتێکدا بێدەبەستن ئەگەر لە پێشەوە پەسەندی پەرلەمانی بۆ وەرنەگیرابێ. بەم پێیە ئەو پەیمانە بە زۆربەی هەرا زۆری دەنگ درایە دواوە و ستالین بە شێوەیەکی کەم وێنە هاتە خەڵەتاندن. درانە دواوەی ئەم پەیمانە پاش کشانەوەی هەموو سوپای سۆڤێت لە ئێران ڕوویدا. ڕووخانی ئازەربایجان. باڵیۆزی سۆڤێت لە تاران حکوومەتی ئێرانی وریا کردەوە کەوا سۆڤێت ناتوانێت بێلایەن بوەستێ و گوێ نەداتە ئەو کارانەی لە نێزیک سنوورەکانیدا لە ئازەربایجان ڕوودەدەن. ئەمە تاقە جوڵەیەک بوو سۆڤێت توانی بیکە، چونکە وەکو گوتمان هێزەکانی لە سەرانسەری خاکی ئێراندا لە تارانەوە بگرێت تا سنوورەکان کشابەوە. هاشمۆڤی کۆنسوڵی سۆڤێتی لە ورمەیە بەو نێردراوە کوردانەی گوت کە هاتبوونە لای و باسی گەڕانەوەی ئێران بۆ ئازەربایجان و کوردستانیان لەگەڵدا کردبوو. حکوومەتی ئێران نیازی وایە هێزێکی بچووکی هێمایی بنێرێتە کوردستان تا سەرپەرشتی هەڵبژاردننی گشتی بکات و پاشان بگەڕێتەوە. دەستەی نێردراوە کوردەکە چۆن بە وتەی هاشمۆڤ دڵیان ئاوی خواردەوە. لەو کاتی ڕوودا و گەل وایان پیشان دەدا کە حکوومەتی ئێران بە پاڵپشتی تەواوی ئەمریکا و ئینگلیز و لەسەر بڕیاری ئەنجومەنی ئاشتی و سەردانەواندنی سۆڤێت دەیەوێ هەموو شتێ بباتەوە دۆخی جاران و باری سیاسی باکووری ئێران وەکو خۆی لێ بکاتەوە. کەچی بەو حاڵەشەوە هیوای درۆزنانە دەرۆنی کورد و ئازەربایجانیەکانی بەر نەدەدا و هێشتا پێیان وابوو هەموو شتێ بەڕێی یاسایی خۆیدا دەڕواتە ڕێوە. بۆیە خۆ گوروچکردنەوە بۆ شەڵاوبردنە سەر سنە و گرتنی نەوەستێنرا و چوار تانکەکە هەر لە بەرەکانی سەقز بۆ پاڵپشتی هێزی پیادە لە کاتی پەلاماردا مانەوە.
هەردووک ئەفسەرە ئازەربایجانیەکەش کە بیری و عەزیمی مانەوە و نەڕۆیشتن. باگوێ بگرین لە یەکێکی ناو هێزی پەلامار. محەممەد عیسا دەڵێ شەویدا لەسەر 11/12/1946 جێبێ گەیشتە بەر بارەگای بارزانی. نامەیەکی هێژگار پەلەی بۆ دوو ئەفسەرەکەی پێبوو. ئەوان پاش خوێندنەوەی نامەکە دەست بەجێ داوای چاوپێکەوتنی بارزانیان کرد و پێیان ڕاگەاند کە سوپای ئێران بەرەو تەورێز دەکشێ و هەر ئێستا شەڕێکی گەرم لە نێوانی میانە و تەورێزدا دەگەڕێ. ئەوانیش فەرمانیان بۆ هاتووە خۆیان و 4 تانکەکە بگەڕێنەوە. هەروەها حکوومەتی ئازەربایجان داوای فریای سوپایی لە کۆماری کوردستان دەکات. بارزانی چاری نەما ڕازی بوو، تانکەکان گەڕانەوە، فەرمانیش بۆ حەمەد ئەمین میرخان دەرچوو هەر ئەو شەوە بگاتە میان دواو کە دەکرێتە شوێنی چاوپێکەوتنی بارزانی. بارزانی 11/12/1946 گەیشتە میان دواو کە بیری و عەزیمیشی لەگەڵدا بوون. لێرە زانیان سوپای ئێران خەریکە دەچێتە ناوشاری تەورێز و هیچ جۆرە بربەرەکانیەکی لە ڕێدا نییە. بارزانی بە حەمەد ئەمینی گوت جارێ ڕاوەستێ و بەرەو تەورێز نەڕوە تا باری ڕووداوگەڵ ڕوون دەبێتەوە. بۆیە ڕۆژی دوایی هەواڵی چوونە ناو تەورێزی سوپای ئێران و هەرێزێنانی بربەرەکانی و ڕاکردنی ژمارێکی زۆر لە کاربەدەستانی کۆماری ئازەربایجان بەرەو باکۆ و خۆ بەدەستەوەدانی ژمارەیەکیشان بە سوپای ئێران بەڕاست گەڕا. جگەلەوەی ژمارێکی زۆریش بە دەستی ئاژاوە جێڕان هاتنە کوشتن. ڕاستی دەوێ هیچ جۆرە شەڕێک لە میانە وەکو بەیانەکە وتبووی ڕووی نەدابوو. بەگرە هەر هیچ بربەرەکانێکی جمینی لەشکری ئێران نەکرابوو. ئەو چەند دەستۆکەی حکوومەتی ئازەربایجانیش ناردەبوونی پێش ئەوەی بگەنە ئاستی ئێرانیەکان تێیان تەقاندەبوو. واتە هاتنە پێشەوەی سوپای ئێران پەلامار نەبوو. بگرێ زەماوەندی خۆپیشاندان بوو. هەموو دنیا سەری لەم هەرەسێنانە سوڕبە. گومانیش لەوەدا نەما کە دوای تەورێز نۆرە دێتە سەر مەهاباد. کشانەوەی بارزانیەکان بەرەو مەهاباد. بارزانی لە میان دواو هاتەوە و لە سەرا جێگیر بوو کە ماڵبەندی بەتالیۆنی یەکەم بوو. فەرمانیدا بە حەمەد ئەمین میرخان دەست بەجێ بەرەو مەهاباد بچێ بۆ پاراستنی ئەو خێزانانەی لەو ناوەدان. کەبیری و عەزیمیشی کردە سەرپشک بۆ مانەوەیانیان گەڕانەوە. ئەوان بەرەو تەورێز گەڕانەوە. کەچی لە مەراغا کەوتنە بەردەستی ئەوانەی سەر بە تارانن. خۆیان و سەربازەکانیان هاتنە کوشتن. هەواڵی هەرەسی کۆماری ئازەربایجان ئەو ئاغایانەشی نێر کردەوە کە تا ئێستا سەری خۆیان کەس کردبوو. هەلهاتە پێشتا دوژمنایەتی بۆ تەورێز و دڵسۆزی خۆیان بۆ حکوومەتی ناوەندی دەرببڕن. ئەمانە تانیا بە پێشوازیکردنی لەشکری ئێرانەوە نەوەستان. بەگرە دەستیان دایە ڕاو و ڕوت و گرتنی ئەو کەسانەی ناسراوی سەر بە کۆمار بوو. زۆریان لێ کوشتن و هەندێکیان هەڵگرت تا بە دیاری بیان دەن بە سوپای ئێران. هەندێک لەوانە ویستیان ڕێ لە بارزانیەکانیش بگرن کە بەرەو مەهاباد دەگەڕانەوە. بەڵام ئەوانە وا تەمێکران هەر ئاوڕیشان نەدایەوە. بارزانی فەرمانی بۆ هێزەکانی بەرەی سەقز دەرکرد ساز بن و بەرپەرچی هەموو هاتنە پێشەوەیکی ئێران بدەنەوە و چاوەڕوانی فەرمان بن. بەشێک لەو هێزانەشی نرد تا خێزانەکانی جێگرتووی دێهاتی نێوان بۆکان و مەهاباد لە شاری مەهاباددا کۆبکەنەوە. ئەمانە لە کاتی گەڕانەوەدا تووشی تەقەڵای تاڵان و ڕێ لە گیران بوون. بەڵام هەمویان بە ساخی و بێزیان گەیشتنەوە و یەک خێزانیش دوان نەکەوت. شڕەخۆر و ڕێگرەکان نەیانتوانی هیچ ئازارێکیان پێ بگێنن. تەنیا لە ڕووداوێکی میان دواودا عەلی حەسەن شەینا کوژرا و ئەحمەد عەبدولەتیف بریندار بوو. دوادیداری هەردوو پێشەوە. بارزانی دوای ڕاگەیاندنی فەرمانی بەهێزەکانی بەرەی شەڕ و پاش ئەوەی هەموو خێزانەکان لە ناوچە مەترسیدارەکان کۆکرانەوە لەگەڵ قازی محەممەد و لێپرسراوەکاندا کۆبەوە بۆ لێکدانەوەی هەنگاوی پێویست لەم کاتە ناسکەدا. لێرەدا بۆی دەرکەوت کەوا لێپرسراوانی مەهاباد کەسیان نیازیان نییە بربەرەکانی سوپای ئێران بکەن و هەمویان خۆیان بەدەستەوە دەدەن. ئەوجا ڕوخانی مەهابادیش دەرانگ و زوو کەوتووە. کەس نەبوو بەرگری لە پایتەخت بکە بارزانیەکان نەبێ. تەواوی سەرۆکۆزەکان هەڵویستی دوژمنانیان بە خۆیانەوە گرتە بوو نامەیان بۆ سوپای ئێران دەنارد. دڵسۆزی و ملکەچی خۆیانیان دەردەبڕی و چاوەڕوانی هاتنی بوو. مەلا مستەفا بارزانی فەرمانی بەهێزەکانی بارزانیدا لە بەرەکانی سەقز و سەردەشت دەست بەجێ بگەڕێنەوە مەهاباد. هەرچی خێزانیش هەیە بنێردرێنە ناوچەکانی شنۆ و نەخەدە. بارزانی دوامین چاوپێکەوتنی خۆی لە شەوی 16/12/1946 لەگەڵ قازی محەممەددا بەم جۆرە بۆ من گەڕایەوە. چوون بۆ لای قازی محەممەد و لێم پرسی ئاخۆ دەیەوێ چی بکە؟ لە وەڵامدا گوتی دەیەوێ خۆی فیدا بکە.
بۆ ئەوی خوێنی مەهابادەکان نەڕژێ خۆی دەدا بەدەست سوپای ئێرانەوە. هەروەها گوتی وەڵامی بۆ جەنەڕاڵ هومایۆنی ناردووەتە میان دوا و باری ئێرەی تێگەیاندووە. لە کاتی ئاخاوتندا قازی چاوی پڕ ببوو لە ئاو. گوتی لە پیاوەکانی خۆت زیاتر پشت بە کەس مەبەستە. زۆرن ئەوانی سوێندیان بۆ من خواردبوو، بەڵام ئێستا بۆ خزمەتی سوپای ئێران پێشبڕکەیانە. هەروەها دەمەوێ لە سەرۆکی هۆزەکان وریابی و بڕوایان پێنایەتەکردن. تکاشم وایە بە زووترین کات مەهاباد بەجێ بهێڵی تا لێرە لەگەڵ لەشکری ئێراندا بە گەژێکدا نەچن. ئەمجا لێی پرسییم ئاخۆ دەمەوێت چی بکەم؟ گوتم خێزان و هێزەکانم لە ناوچەی شنۆ مەرگەوەڕ خڕ دەکەمەوە و چەند پێم بکرێ خۆم لە تێگیران لەگەڵ سوپای ئێراندا دەپارێزم تا دەگەینە بەهار، تا قەلاش دەدەین حکوومەتی عێراق ڕازی بکەین بوردنێکی گشتی دەربکە بۆ خۆشمان نەبێ بۆ خێزانەکانمان. جا ئەگەر ئەوەشمان بۆ نەکرا هەمومان ڕوو دەکەینە یەکێتی سۆڤێت، خۆمان نادەین بەدەستەوە، نە بە ئێران و نە بۆ عێراق. جا دەستم کرد بە داوا لێکردن و سەرکردنە سەری کە مەهاباد بەجێبی هەڵێ و لەگەڵ ئێمەدا بێ. با بەڵێنی شەرەفیش دڵنیام کرد کە بەبێ 32 گیانی خۆمی بۆ فیدا دەکەم تا هێچی لێنێت، لەبەر ئەوەی ئەو هێمای نەتەوەکەمانە. پێشم گوت منیش ئامۆژگاری دەکەم پشت بە بەڵێنەکانی حکوومەتی ئێران نەبەستی. ئێمە زۆرمان لەبەر گرانە یەکەم سەرۆکی کۆماری کوردستان بکەوێتە بەردەستی دوژمن. قازی هەستایە پێ بەگریانەوە ماچی کردم و گوتی لەخوا دەپاڕێمەوە بتپارێزێ و سەرکەوتوبی. باژیانی من فیدای هاو نیشتیمانیەکانم بێت و ببێتە هۆی دوورخستنەوەیان لەو بەڵایی هەڕەشەیان لێ دەکات. ئەوەی گوت و ئاڵایەکی کوردستانی لە گیرفانی دەرهێنا و دایە دەستم. گوتی ئەمە نیشانەی کوردستانە، دەتدەمێ وەکو ئەسپاردەیەک لە ملت دابێ، چونکە پێم وایە تۆ لە هەموو کەس باشتر پارێزگاری دەکەیت. ئیدی لە هەوایەکی پڕ لە خەم و خەفەتدا ماڵاواییم لێ کرد و ڕوم کردە نەخەدا. بارزانی هەفتەی مانگی کانونی یەکەم گەیشت. ماڵی حاجی ئێڵخانی بە ڕادیۆ بیستی کە لەشکری ئێران گەیشتە مەهاباد، لەبەر ئەوەی هەتا دڵنیان نەبوون لەوەی کە بارزانیەکان بەجیان هێشتووە نەهاتەبوون. مەهاباد ڕووخا و ئاواتی ملیۆنان کوردی لە سەرانسەری هەموو کوردستاندا لەگەڵ ڕووخاو بوو بە ژێرەوە. کۆمارە ساوایەکە پەردەی نەمانی بەسەردا داکشا.